ئەگەرمانێ پێناسەی دارستان بکەین، دارستان بریتیە لە کۆمەڵگایەکی ڕووەکی کە بنچینەی ئەم کۆمەڵگایە بریتیە لە دار بە شێوەیەکی سەرەکی. اینجا دار و دەوەن و گژوگیا بە هەموو شێوەکانیەوە لە ڕووبەرێکی دیاریکراوە کە ئاوهەوایەکی جیاوازی هەیە. ئەمە پێڵێن دارستان. ئیتر دارستان جۆریشی هەیە بە پێی جۆرەکان ئەگۆڕێ لە شوێنەکەەوە بۆ شوێنێ بە چڕیەکەی ئەگۆڕێ، جۆری دارەکان ئەگۆڕێ، گەورەی دارەکان، ئەمانە هەمووی ئەبێتەوەی ئەوەی کە دارستان لە دارستانی تر جیاواز بێ. لە کوردستانە دارستانمان زۆرە، بەڵام بە شێوەیەکی گشتی چڕیەکی زۆر نییە. ئەو ڕێژەیە کە هەمانە لە دارستان چڕیەکەی باش بێ زۆر کەمە. بە شێوەیەکی گشتی ڕێژەی چڕیان کەمە، بەڵام زۆربەی دارستانەکانمان بریتیە لە داری بەڕوو کە ڕێژەی لە سەدا 90 دارستانەکانمان بریتیە لە داری بەڕوو. لە گەڵ داری بەڕووە داری تریشمان هەیە، بۆ نمونە گۆیژە، قەزوانە، داری تر لەو بابەتانە زۆرە، بەڵام ڕێژەکەیان کەمترە لە داری بەڕوو. هەر ڕووبەرێک کە داری تیا ڕوا بێ پێشتر ئێمە بە دارستانی ئەژمارەکەین. ئیتر ئەگەر بۆ یەک داریش بێ، چونکە پێشتر ئەو دارستانانە کە زۆربەیان دارستان بوون و نەماون، بۆیە بوون بە پوش و پاوان و زیاتر بۆ بە لە وەڕگا. ینی زۆربەی لە وەڕگاکانمان بە دارستان ئەژمارەکرێت، چونکە پێشتر دار بووە، بەڵام بەهۆی کاری جیاوازەوە دارەکانی نەماوە. لە جیهانە دوو جۆر دارستانمانی، دارستانێک سروشتیە کە زۆربەی زۆری دارستانەکان ئەتوانم بڵێم لە جیهانە لە سەدا 93 دارستانەکان دارستانی سروشتیە کە خۆڕسکە، خۆی بە شێوەیەکی سروشتی بووە. ئەو تۆ بەرەی کە بووە کەوتۆتە خوارەوە دووبارە ڕاوەتەوە و دارستانێکی چڕی لێ دروست بووە. ئەوەی کە ئەمێنێت لە تقریبەن لە سەدا 70 کە دارستانی دەستکردە کە زۆربەی بەکارهێنرێ بۆ بەرهەمهێنانی تەختە. بەڵام لە کوردستانە ئەوەی کە هەمانە ئەو دارستانانی کە دەستکردە زۆرتر بۆ دەوروبەری شارەکانە، بۆ قەراغ جادەکانە، بۆ سەوتکردنی ژینگەی ناو شارە زۆرتر بۆ مەبەستە بەکاراتەوە.